ئەمە پەیامێکە بۆ کەسانی کە بەس جومعە دێن بۆ مزگەوت. ئەگەر دوور بکەونەوە من و تۆ دوور بکەوینەوە لە نوێژی جەماعەت لە مزگەوتە کە یەکێکە لە دروشمە گەورەکانی ئەم ئیسلامە پیرۆزە، وەڵا دڵنیابە ملیۆنەها و ملیارەها کەسی تر هەیە غەیری تۆ کە دێ بۆ مزگەوت و نوێژەکانی لە مزگەوتە بە جەماعەتەکە. کێ خەسارەتمەندە؟ ئەو کەسێک کە دێ بۆ مزگەوت و نوێژەکانی لە مزگەوتە ئەکات چێ زەرەری کرد، تۆ یا ئەو کەسە؟ بێگومان ئەو کەسێک کە نایە بۆ مزگەوت زەرەری کرد، چونکە تۆ کاتێکە دێ بۆ مزگەوت بیرکەرەوە خێر و پاداشتێک گەورە دەست ئەکەوێت. ئەو کەسێک کە نایە بۆ مزگەوت هەموو ڕۆژە 5 فەرز مزگەوت نوێژەکانی لە مزگەوتە بە جەماعەت ناکە، ئەوەی لە مزگەوتە نوێژەکانی بە جەماعەتەکە هەموو نوێژە خێری حەجێکی دەست ئەکەوێت، ئەوەی کە نایکات پاداشتی حەجێکی لە دەست دەرەچێت. ئەو کەسێک کە دێ بۆ مزگەوت هەموو نوێژێکی جەماعەت بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا لە بەهەشتا قەسرێکی بۆ دروستەکە، ئەو کەسەشی کە نایە قەسرەکەی لە دەست ئەچێت. ئەو کەسێک کە دێ بۆ مزگەوت بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو نوێژێک خوا لێی خۆشە بێ، ئەو کەسەشی کە لە ماڵە نوێژەکە شمولی و عافاتەی خوا ناکات. کەواتە کێ دۆڕانی؟ ئەوەی هات بۆ مزگەوت یا ئەوەی کە نهات بۆ مزگەوت؟ دوای ئەمە شەر نایە بۆ مزگەوت، هەر جومعەتی بۆ مزگەوت بڕیارت داوە دە بە خۆتا بچۆرەوە، وەڵڵا تۆ خۆت زەرەرەکەی، چونکە تۆشنەیی سپاس بۆ خوا مزگەوت ئاوەدانە. ئەم ئیسلامە زۆر جوانە. تەماشای ڕوو قیبلەی ئیمانداران بکە، موسڵمانان کە کەعبەیە بەردەوام جمەی دێ. تەماشای ڕووگە و قیبلەی غەیری موسڵمانان کە بەردەوام چۆڵە. تەماشای مزگەوتی موسڵمانان بکە الحەمدلله 5 فەرزە قەرەباڵغە. تەماشای معبەد و کەنیسە و شتەکانی غەیری موسڵمان بکە، تەماشا دەکەیت چۆڵە ئیلا چەند کاتێکی کەم نەبێ. ئەم ئیسلامە بەرەکەتە. کەواتە ئەگەر نەی بۆ مزگەوت، ئەگەر نەیەم بۆ مزگەوت ملیۆنەها کەسی تر هەیە دێ بۆ مزگەوت، مزگەوت ئاوەندانەکان ئاوەدان دەکاتەوە، ئەوەی کە زەرەرمەندە ئەو کەسێک کە نایە بۆ مزگەوت. گوێ لەم حەدیثە پێغەمبەری خوا بگرن صلی الله عليه وسلم، لە حەدیثێکی صحیحی صحیحە هاتووە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بانگ دەکات دەفەرمێ ئەینە جیرانی ئەینە جیرانی. خوای گەورە دەفەرمێ کوا دراوسێکانم، کوا دراوسێکانم. مەلایکە سەلامی خوایان لەسەر بێ دەفەرمێن ئەی خوای پەروەردگار کێ دەتوانێت دراوسەی تۆ بێ؟ چێ حەدی هەیە بگاتە ئەو پلەی کە دراوسەی تۆ بێ؟ ئەی خوای پەروەردگار بە دراوسەی خۆت ناوی بەری. خوای گەورە دەفەرمێ ئەینە عمار المەساجد. کوان ئەو کەسانی کە مزگەوتیان ئاوەدان کردەوە بە زیکر و بە عیبادەت و بە نوێژ و بە خواپەرستی. ئەگە پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە ئەوەندە سەربەرز بی خوای گەورە بە دراوسەی خۆی ناوت بەرێ و ناو ئەو هەموو خەڵکەدا بانگی تۆ بکە وەرە بۆ مزگەوت. ئەهلی جومعەمە بە ئەهلی جومعە و جەماعەت بە. وەڵڵاهی ئەو کەسە دۆڕاوە کە لە ڕۆژی قیامەتە ئەو بانگەوازەی خوا شمولی ناکات. تۆ بڵێ ئێمە لەو کەسانە بین ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بە دراوسەی خۆی ناومان بەرێ باسمان بکات. ئەگەر وا بین بەخوا براوین، ئەگەر لەو کەسانەش نەبین شمولی بانگەوازەکەی خوا نەکەین دۆڕاوین، جا بۆیە وەرە بۆ مزگەوت. ئەگەر تۆشنەی غەیری تۆ دێ بەڵام تۆ زەرەر دەکەی، تۆ دەدۆڕی، تۆ لە ڕۆژی قیامەتە پاداشتێکی کەمە دەستکەوتووە لە دنیادا. نوێژەکانت بەو شێوە نەکردووە کە خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێت کردووە وەرە بۆ مزگەوت. عوزرت نییە وەرە بۆ مزگەوت.